هەنگامانی ناوەندی وەژین دڵشناس و گەوهەرناسن گەوهەرێکیان پێناوەتە نێو ئەم گۆڕەکەمژە و بەڕووی زێڕینی دەدرێتێ مامۆستایەکی گەورە بەڕاستی گەورەیە زۆر گەورەیە بەڵێ ئەو دڕوگەوهەرەی ئەمشەومان مامۆستا محەممەدی ڕەمزانیە ئێمە تەواشای کەلتوری کوردیەکەین پڕە لەم چلانە وەکو ئیشدیای چل سەر وەکو دێوی چل سەر و چل دەسوپێ وەکو چلەکێشان وەکو چل چەمە چل تەنان کە لەناو ئاینی یارسانە هەیە و چل فریشتە و هەروە زۆرێکی تر هەتا لەدایکبوونی منداڵ کە ئەو لەدایکبوونە لەواقع وەسف و بەستکردنی بە هێلدا و باز فۆرمێکەوە بوو لە مێژە لە کوردستانە کە مناڵ لەدایکە بوو چل ڕۆژ لای سەریا دوودانە ئامریانی سەدانا دوای ئەوە جامێکیان هێنا پێیانەوت جامی چل کرێڵە باز مناڵەکەیان نەشۆر کە یانوت با ئەم لەواقع نەحسی و بەدیۆمنی ئەهریمەن تاریکی لەسەر شانیدا چێت دوای هێلدا ڕۆشنایی زیاد دەکا و ڕۆشنایی دێت و ئێمەش بەهومێدین کە بە ڕۆژی ڕۆشن تشکی ئازادی خەمان داپۆشن ئێستاش خوێندنەوەی شەعرێک بە زاراوەی لەکی خاتوو سەمیرای زەمانی دەخوێنێتەوە لە خزمەتدایم فەرموو هەر وەخت مەزۆنم کە مەریوان ڕێ ڕەسمی دەری فرا خۆشحاڵم بووم چون مەزۆنم قرارە هەم دووارە دەرەتانی بکۆیاریەک تا خەڵک کورد ڕۆژهەڵات و یه رسمی و یه جای و یه نیشتر جای یکا بگرن تا هر کامون و زاروا و جانا شعری بخوانن گپ گفتنی داشت و بیشتر یک بشناسن و زاروال یک ترکی بیشتر بزانن و یک برسنا های فروکوان اجنم تاق آسول تاشل تا دوبروان دتی و نرام کلمسی اجغلات روی سپیل و تقلال بیوری بەڵێ ئێستاش گروپی موسیقای کوردستان کە لە شاری سنەوە تەشریفیان هێناوە لەگەڵ هونەرمەند بێنامی تاهیری لە شاری خۆشەویستی سەقزەوە تەشریفی هێناوە گیانە بەسیەتی لەیلێ گیانە بەسیەتی گیانە بەسیەتی لەیلێ دووخوا بەسیەتی دەرد و مەیلەتی هاوا گیانە بەسیەتی دەرد و مەیلەتی هاوا گیانە بەسیەتی خۆشەویستان ئێستاش کاتی نمایشکردنی بەڵگە فیلمێکە فیلمێکی دۆکومنتاری بە ناوی دارتاش کە دەرهێنەکەی بەڕێز کاک خەلیلی سەحراکەردا پێکەوە دەیبینی
پڕن حاڵم جەشەوقی بێخەبەر شکر و خوڵای دڵپەڕن حاڵم جەشەوقی بێخەبەر شکر و خوڵای دڵوەشی ئارۆ چەنەش بڕیا ئەزەر شکر و خوڵای ناوەشی پاڵێرە کۆتەن سانەن و شایی کەرۆ حاڵەکە ئارۆی جەهیدی بی بەتەر شکر و خوڵای لە نێو میوانان و دانیشتوانی خۆشەویستدا هونەرمەندی دەنگخۆش کاک حسێن خاڵدارم بینی سپۆنسەری ئەم کۆڕەمان کۆمپانیای تیشکە کۆمپانیای تیشک بۆ زەعفرانی کوردستان ڕێز و سپاس بۆ ئەو کۆمپانیا بەڕێزە و بۆ ڕێزگرتن لێیان چەپەیەکیان بۆ لێ بدەین. ئێستاش گوێمان لە وتارێکی زانستی دەبێ وتارێکی زانستی لەسەر بەرهەمەکانی مامۆستای خۆشەویست مامۆستا محەممەدی ڕەمەزانی کە لەلایەن دکتۆر زەکەریای بزدوودەوە دەخوێنرێتەوە. خزمەتێک کە مامۆستا بە زمان و ئەدەبیاتی کوردی ئەیکا ئێستا ڕەنگە ئێمە 20 ساڵتر پێ بزانین کە چی بۆ کتێبخانەی کوردی کردووە. زۆر درێژە بە قسەکانم نادەم ڕۆمانێکی تر کە مامۆستا ساڵەها پێش لە مۆبەر کردوویە بە کوردی ڕۆمانی هەراوتوڕەیی ویلیام فاکنێرە زۆرم پێ خۆشە یەک پاراگراف لە ئەوەڵی ڕۆمانەکە بۆتان بخوێنمەوە و بەراوردی بکەم لە تەک ئەو وەرگێڕانە فارسیە کە هەمانە کە مامۆستا ساڵح حسەینی متەرجمێکی زۆر توانایە بەڵام ئێوە مقایسەیکەن دەقە فارسیەکە لە تەک دەقە کوردیەکە تا بزانن مامۆستا دەقێکە خۆڵقاندویەتی بە چ شێوەیەک چونکە ئەو پاراگرافە ئەو بەشە لە بەشی دووهەمی ڕۆمانی هەراوتوڕەیە هاتووە یەکێ لە ئەدەبیترین پاراگرافەکانی ئەدەبیاتی جیهانە. When the shadow of the sash appeared on the curtains, it was between 7 and 8 o'clock, and then I was in time again. Hearing the watch. ڕۆمانی هەراوتوڕەیی ئەمن لە هەولێر بووم کە کاک محەممەد تەشریفی هێنا لەوێ ڕێزیان لێگرت و جارێکی ژوابزانم ڕۆمانەکە لەوێ بڵاوبووەوە قسە و باسی زۆر لەسەر کرا کۆڕی زۆری لەسەر گیران بەرحاڵ ئەمن ئەو قسەیە کە دەیگەڕمەوە قسەی ئەو شارەزایانەیە کە لە بواری زماندا و لە بواری وەرگێڕاندا شارەزا بوون. باسی ئەوەیان دەکرد هەراوتوڕەیی کە وەرگێڕراوەتەوە سەر زمانی فارسی هەندێکی لێ قرتاوە تەرجمە نەکراوە نەک بە هۆکاری ئەوەی ویستبێتیان سانسۆر بکەن بە هۆکاری ئەوەی کە لە زمانەکە تێنەگەیشتون. تەنانەت باسی ئەوەیان دەکرد کە زۆرێک لە ئینگلیزەکان بۆ خۆیان کە ئەو بەشە دەخوێننەوە لێ حاڵی نابن لەبەر ئەوەی زمانێکی تایبەتە پێم وابێت زمانێکە لە دەرەوەی زمانی ئینگلیزی وابزانم لە باشووری فەڕەنسا یا مێکزیک یا شوێنێکی ئاوا بەڵام کاک محەممەد توانی بووی ئەوە بکە. زۆسانن وەیڕەن وەگەر دنیاوان گیجیای لولەگێج کڵێڕەی کاوان بەناباشی برج بەرزەن دیاران سفیدکاریش کرد کاپچەی مغاران. مامۆستا محەممەد فەرموو.
لایکتان بەخێر بێن. پێش هەموو شتێک سپاسی خۆم ئاراستەی وەژین دەکەم. چەند ساڵە زەحمەت دەچێشن بۆ ئەو شەو. ئەزم بە حزورتان ئەمن زۆر مەمنونی هەموو کچەکان و کوڕەکانی وەژینم. زۆر مەمنونی کاک ئارامم. زۆر مەمنونی هەموو دۆستانم کە زەحمەتیان کێشا ئەو شەو. زۆر دۆستانی قەدیمیم دی کە لەمێژ بوو نەمدیتە بوون. زۆر من بەڕاستی کەیفم کرد، هەواهوایشی خۆش بوو. ئەمن بە 3 زمان دەنووسم، بە ئینگلیسی، بە کوردی، بە فارسی. لە ماتینی سوکارانەکەم کە ناتوان ئیمەیل کردبوون، هەر وەکێکە لە زۆری بوو، بە ئیمەیل جوابیان دەموکتان محەممەد، ئەو کەسێکە بەرپرسی بەسەلا بود هات پێشکەشکردنەکەی من بوو، کی محەممەد زۆر جوانە وتارەکەت وەلی شت کرد. 10 نمونە تەرجمەی کوردیەکەت بێنە. ئینگلیسیەکەی جەمیس جۆیس بێنم، کوردیەکەی خۆت بێنم بیخەنەوە، وە کوردیەکەی خۆت بە ئینگلیسیکی تحتە لەفزی تەرجمە بکەوە کە ئێمە بزانین چی کردووە لە کوردیەکەدا. و هەروام کرد. پرۆفێسۆر فریکسن پۆلیگلات یعنی کەسێکی کە چەندین زمان دەزانێت، وەک ئەزانە زمانە هێندیەکانیش دەزانێت. دیکەک شێعر بوو، لە فەرسی ئەوەڵدایە شێعر بوو کە من بە سۆرەتی شێعر تەرجمە کردوێتەوە لە ڕۆمانی یولیسیس. کوتی محەممەد، could you read your Kurdish translation once more? ئەمیش جاریش کرد بۆ خوێنەوە کە محەممەد دەکرێت تەرجمەی کوردیەکەت بخوێنەوە. خوێنمەوە. کوتی is it rhyming? Does it have a rhythm? Does it have an internal music? Yes. Could you translate a poem into poem? Yes, I can, yes. باوەڕ كل ئەو ساڵۆ واو باوەڕ زۆر